تادی قەیران و گرفتی هاوڵاتیانی عێراق پەرەدەسێنێت لە کاتێکدا کە کاربەدەستانی عێراق سەرقاڵی پێگەێنانی حکومەتی نوێن بەڵام بە ئەندازەیەک تێکڕای ئەو بارگرژیانە پەیوەندیەکی قوڵیشان هەیە بە قەیرانە سیاسی و ئابوووریەکانەوە بۆ نمونە ئاڵۆزیەکانی ئەم دوایانەی بەسڕا. ئەوەی جێبایەخە لەبارەی بەسراوە لە 1990 لەم شارە هەناردە دەکرێت لە مانگێکدا 7 ملیۆن دلار قازانجی نەوتە ئەمە پارەیەکی زەبەلاحە خەڵکی بەسرا ئەمە دەبینێت هاوکات 17,000 کەس داخڵی نەخۆشخانەکران بەهۆی پیسبوونی ئاوەوە کارەبانیە چەندین گەنج بێ ئیشن لەبەرەوە هیچ لەدەست نادەن ئەو خەڵکی لە دەسەڵات دابوون هەڵبژێران بۆ دەسەڵات تەنها حکوومەتیشیان دروست نەکردووە 15 کەس لە خۆپیشاندەران کوژران ئەوان بۆ ئەوەی ئەوە بوەستێنن دەبێت هەموو ڕۆژێک خۆپیشاندان بکەن. تەنها بەسڕە لە قەیراندا نییە سازکردنی حکومەتە نوێکەش لە قەیراندایە ڕخنەیەکی زۆر لەو بارەیەوە لە ئارادایە. دۆخی دروستکردنی حکومەتی نوێ لە ئێستادا زۆر باش ناڕۆ بڕێەوە ئەوەی ئێمە دەیبینین هەوڵێکە بۆ گواستنەوەیکی سیاسی ئەمە تەنها بریتی نییە لەوەی کە دەیبینین بەڵکو ئەوەشی نایبینین ئەوەی کە نایبینین و توێژە لەباری سیاست و بەرنامە و پرۆگرامەکانی حکومەت ئەوەشی دەیبینین ڕێکەوتنی ژێربەژێرە کە کەسانێک پارە دەدەن بە کەسانێکی دیکە بۆ ئەوەی پۆستی حکومەت بکردنەوە. ئایا ئەوە کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانی ناو عێراقا بەردەوامی دەدات بە قەیرانەکان؟ سەبارەت بە عێراق پێشێلکاریەکان بە چەندین داینەمێکی جیاواز ئەنجامدراون بە بەرژەوەندی حکوومەت بۆ نمونە سەدام حوسێن بە دوورخستنەوە ستەم لە کورد و شیعە و کۆمەلگاکانی دیکەی عێراق من وای دەبینم ئەمە تەنها بەردەوامیدانە بۆ کێشانەی کە چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیان بینین. بەڵام لە دوای کەوتنی ڕژێمی سەدامەوە قەیران و گرفتەکانی عێراق بە جۆرێکی دیکە بەردەوامن. لە 2003 بڕوانە دەبینی ئەو توێژە سیاسیە بەرهەمی وڵاتەکە نییە هەتا ئەو چینە سیاسیەشی کە لەلایەن شیعە عێراقیەکانیشەوە دروستکراون لە ئازخواستەکانی خەڵکدا نین بە هەمان شێوە لە کوردستانی عێراقیش خەڵک نیگەرانن بەرامبەر بە سیستمی سیاسی ئەمە ئاماژەی هۆشیارکردنەوەیە. کەواتە ئایا وڵاتێکی بەهێز لە ڕووی سیاسی و ئابووریە و دەتوانێت حکومەتەکانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار بکات لە قەیران و گرفتەکانیان؟ نەک وەک وڵاتێکی بەهێز بەڵکو دەبێت خاوەنی وڵاتێکی سەقامگیری بەهێز و وەڵامدەرەوەی هاوڵاتیانی خۆی و خاوەنی دەستورێکی بەهێز بێت. بەڵێ من لەو باوەڕەدام ئەگەر نادەبێتە دەرگایەکی کراوە بۆ سەرجەم بەرژەوەندی دەرەکیەکان و کاریگەری گەورەیان دەبێت لەسەر تەواوی خەڵک. سەرباری تێکرای و قەیران و ئاستەنگانی بەردەم پێکەنانی حکومەتی نوێ عێراق بەڵام هێشتا ئومێدی سازکردنی حکومەتێکی تەندروست ڕوون نییە بەبێ دەستێوەردانی دەرەکی.